ئەو پیاوەکیە لە هەولێر جاستەی بوو بە دوو کەرتەوە. دوای ڕووداوێکی هاتوچۆ لە شاری هەولێر لە شەوی 35دا کە بووە هۆی گیان لە دەستدانی هاوڵاتیەکی سووری، دواتر ئەو کەسە جاستەکەی بە دوو کەرتی دۆزرایەوە. ڕووداوەکە لە شەقامی 150 هەولێر ڕوویداوە و وەک باز دەکرێت لە کاتی ڕووداوەکەدا لایەتی شەقامەکان کاری نەکردووە. ئەوەی جێی سەرسوورمان بوو جاستەی ئەو کەسە کە پیاوێکی سەر و تەمەن 40 ساڵ بووە بووەتە دوو کەرتەوە. سەرەتای ڕووداوەکە گومانی ئەوە کراوە کە کوژرا بێت و لەو جێگەیەدا فرەدرا بێت، بەڵام دوای لە کۆڵینەوە دەرکەوتووە کە ئۆتۆمبیل لێیداوە و بەهۆیەوە گیانی لەدەستداوە. تا ئێستا نازانرێت ئەو کەسە کێ بووە کە بە ئۆتۆمبیل لێیداوە، چونکە دوای ڕووداوەکە ڕاستەوخۆ شۆفێرەکە هەڵاتووە و تا ئێستاش دەستگیر نەکراوە. ئەو هاوڵاتیە کە پیاوێکی تەمەن 40 ساڵە و خەڵکی شاری حەلەبی سووریایە و باوکی 5 منداڵە بە مەبەستی کارکردن هاتوۆتە هەرێمی کوردستان و لە یەکێک لە پرۆژەکانی نیشتەجێبوون لە شاری هەولێر لەسەر شەقامی 150 مەتری کاری کردووە. دوایەوەی لە درنگانێکی شەو بەسەر شەقامەکەدا ویستوێتی بپەڕێتەوە، لەو کاتەدا ئۆتۆمبیلێک بە خێرایی زۆر لێی دەدات و ڕۆژی دواتر جاستەوە هاوڵاتیە بە شێوەی دوو کەرت بە مردووی دۆزرایەوە.